مامۆستایەکی ناڕازیە و لە بەردەم باخی گشتی ڕانیە وێنەی هەژماری منی سووتان وەک خۆی دەڵێت هەژماری منی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم جێی قبوڵ نییە و بە هەموو شێوەیەک ڕەتی دەکەینەوە و متمانەمان پێی نییە. ماوەسا بۆ شێوازە ئەمە سووتان ویستە چی پێیان بگەێنی؟ وڵا ویستم ئەو پەیامە بگەێنم ئەو دەسەڵاتەیە کە لە هەرێم حکم دەکا بەڕاستی نەدەسەڵاتە نە حیزبە نە ڕێکخراوە هیچ شتێک نییە دوورە لە هەموو بەها و ڕێسایەکی حکومداری و پێیان دەڵێن ئێوەمان بە تەواوەتی ڕەفزە چ جای ئەوەی هەژمارەکانتان حکومداریتان یاساتان قانونتان کەنیتانە دەڵان بۆیە بە هەموو شێوەیەک ڕەتی دەکەینەوە من وەکو مامۆسایەک بە هیچ زۆرێک ناچمە ژێرباری هەژماری من و چکە هیچ متمانەیەشی نیە هیچ سێقەیەشی نییە وەجارێکی دیکە لەو هەژمارەوە دەست بەسەر سەرۆت و سامانی میللەت دادەگرنەوە دەست بەسەر سەرۆت و سامانی من دادەگرن دەست بەسەر حەق و مافەکانی من دادەگرنەوە بۆیە خۆشیان و هەژمارەکەشیان ڕەت دەکەینەوە. لێکەم ڕۆژی سەری ساڵی کوردی و نەورۆزدا بەشێک لە مامۆستایانی ناڕازی و چین و توێژەکان لە بەردەم باخی گشتی ڕانیا گرت بوونەوە بۆ ڕەتکردنەوەی هەژماری من و بارمتەگرتنی موچە و برسیکردنی خەڵک ئەوان دەڵێن متمانەمان پێی نییە و بە جۆرێکی دیکە لە ستەمی دەزانی. بە بارمتەگرتنی موچەی فەرمانبەران کە 608 میلیار هاتووە ناکرێ 50 ڕۆژە دابەش نەکرێت بەڕاستی بۆ ئازادکردنی ئەو بە بارمتەگرتنی موچەیە لە شەشەقامین و خاڵی دووەم ڕەتکردنەوەی هەژماری منە کە دەیانوێت بە زۆر بەسەر فەرمانبەرانی هەرێمدا بیسەپێن لە کاتێکدا دادگای فیدراڵی بڕیاری تەوتینکردنی موچەکانی موچەی فەرمانبەرانی هەرێمی داوە داواکاریشکەمان ئەوەیە کە بەڕاستی پێویستە خەڵک بە یەک دەنگ نانی ڕوبەڕووی ئەو دەسەڵاتە بێتەوە بۆ ئەوەی چی دیکە مافی خەڵک بەو جۆرە پێشێل نەکرێت. ئێمە ئەمڕۆکو مامۆستایان و هەموو گشتین و توێژەکان لە شاری دەواازەی ڕاپەڕین کە بەڕاستی دەواازەی ڕاپەڕین تایبەتمەندیەکێ خەڵکی هەموو هەرێمی کوردستان چاوی لەسەر خەڵکی دەواازەی ڕاپەڕینە کە ئەم جارش دیسان جارێکی تر ڕاپەڕێت و ئەم حکومەتە گەندەڵ و سەمکارە لەناو بەریە ئێمە هاتوین داوای مافەکانمان دەکەین کە بۆ 5 مانگە مافی ئەم خەڵکە حجز کراوە جارێکی تر مافی خەڵک و چین و توێژەکانی هەرێمی کوردستان ئەنفال کراوە معقول نییە و دروست نییە بەڕاستی هەرچی نەکبەتی و داماوی و مەینەتەیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بێ ئەم جووت حیزبە دەسەڵاتدارش بەرهەمەکەی بخۆن بەڕاستی ئێمە پێویستە لەسەرمان داوای مافی خۆمان بکەین و واجبە لەسەر حکوومەتە گەندەڵێژ مافی خۆی بدا بەم خەڵکەیە موچەی بۆ بگێرێتەوە حەقی بۆ بگێرێتەوە ژیانی بۆ بگێرێتەوە. گردبوونەوەی مامۆستایانی ناڕازی لە ڕانیە و ڕەتکردنەوەی دەست بەسەراگرتنی موچە و پرۆژەی هەژماری من لە کاتێکدایە مامۆستایان و فەرمانبەران جگا لە فەوتانی موچەی 3 مانگی ساڵی ڕابردوو زیاتر لە 50 ڕۆژیشە موچە و شایستە داراییەکانیان پێ نەدراوە سەرڕای ناردنی پارە لە بەغداوە بەڵام حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم دابەشی ناکات و خەڵکیش هەر سێ لایەنی بەشدار لە حکوومەتدا بە هۆکار دەزانن. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.